لا کاتێکدا بڕیارە سبەی نێشەمە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار کۆ ببێتەوە، جموجۆڵی چڕی سیاسی لە بەغداد دەستی پێکردووە و بەشێک لە لایەنەکانیش باز لەوە دەکەن دانیشتنەکە بەبێ سازانی پێشوەختە سەرکەوتوو نابێت. بەمەی جارێکی دیکە وڵاتەکە دەچێتەوە ناو قەیرانێکی سیاسی نوێوە. دوایەوەی کە لە ماوەی 5 مانگدا پارتی وێکێتی نەیانتوانی لەسەر کاندیدیا و بەش بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق ڕێک بکەون، ئێستا کورد خۆی یەکلایی کردوتەوە کە بە کاندیدی جیاوازەوە دەچێتە ناو کێبڕچەی بەدەستێنانی پۆستەکە. لەو ڕۆوە پەرتەوازەیەکی بەرچاو لە نێو لایەنە کوردیەکاندا دەبیندرێت. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە خاوەنی 27 کورسیە لە پەیامێکدا پێداگری هەندێک لایەنی بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار بە قبوڵ نەکراودانا، لە کاتێکدا پرسی سەرۆکوەزیران دوا دەخرێت. وتیشی هیچ شایستەییەک یەکلایی نابێتەوە تا هەردوو پرسەکە پێکەوە چارەسەر نەکرێن. ئەمەش وەک ئاماژەیەک بۆ بایکۆتکردنی دانیشتنەکە لەلایەن حیزبەکەیەوە کە فواد حسێنی وەزیری دەرەوە یاسای عێراقی بۆ پۆستەکە کاندید کردووە. لا بەرامبەردا لایەنە کوردیەکانی دەرەوەی پارتی کە پێکەوە 31 کورسی پێک دێنن، ئاڕاستەیەکی جیاوازیان گرتووەتە بەرو یەکێتی جەختی کردوتەوە، دەچنە ڕکابەریە و کاندیدەکەیان کە نزارە مێدیە دەخەنە ناو پرۆسەیەکی سیاسی و دیموکراتی و هاوشێوەی 2022 کار بۆ دەرچوونی دەکەن. بسم الله الرحمن الرحیم. فراکسیۆنەکانی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و ڕەوتی هەڵوێستی نیشتمانیش لە بەیاننامەیەکی هاوبەشدا ڕایانگەیاندووە بەشداریکردنی کۆبوونەوەکەی 11 نیسان بە هەنگاوێکی سەرەکی دەزانن بۆ گێڕانەوەی کارکردن بە دەستور و ڕێخۆشکردن بۆ پێکهێنانی حکوومەتێکی کارە. جەختیشیان کردوتەوە کە دەنگیان بۆ کاندیدەکەی خۆیانە کە دکتۆر موسەنە ئامینە. ئاواشیان کردووە لایەنەکان بەرپرسیارەتی مێژووی خۆیان هەڵبگرن و بەرژەوەندیەکانی وڵات لە پێشەوە دابنێن و هەنگاو بۆ کۆتاییێنان بەو بنبەستە سیاسیە بنێن. لای خۆیەوە ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕایگەاندووە سبەی یەکەم فراکسیۆن دەبن کە دەچنە ناو هۆڵی پەرلەمان، چونکە نایەنەوێت چیتر کورد وەک هۆکاری پەخستنی پرۆسەی سیاسی لە عێراق ناو ببرێت و ڕێگری بکەن لە گواستنەوەی ئەزموونی پەخستنی سیاسی هەرێم بۆ ناوەند. شیعەکانیش لای خۆیانەوە دەستیان بە جموجۆڵ کردووە و عودەی عەبدولهادی ئەندامی چوارچێوەکە ئاشکرای کردووە کە بۆ دروستکردنی لێک تێگەشتنێک کە گەرنتی سەرکەوتنی دانیشتەکەی سبەینێ بکات کۆبوونەوەیەکی گرنگ ئەنجام دەدرێت. لەسەر ئاستی سونەکانیش گرژیەکان ڕووی لە هەڵکشانە. سەلاح داود لێمی ئەندامی یاوپەیمانی عەزم هۆشداری داوەتە محەممەد حەلبوسی لە هەر هەوڵێک بۆ تێکدانی نیسابی دانیشتنەکە بۆی کێشەکانی لەگەڵ پارتی. دلێمی ئاماژەی بۆش کردووە کە زۆرینەی پەرلەمانتاران پاڵپشتی لێگلایکردنەوەی پۆستەکە دەکەن و سیاسەکان پەک بخات. عێراق ئێستا لە بەردەم دوو بژاردەیە، یان سازانێکی پێشوەختە کە نیسابی 220 پەرلەمانتار زامن بکات، یان شکستێنانی دانیشتنەکەی شەمە و چوونە ناو خولێکی دیکەی چەقبەستووی کە ڕەنگە لێکەوتەی مەترسیداری بۆ داهاتووی وڵات هەبێت. النائب حسن الأسدي على لجنة السلوك النيابي وتكون اللجنة